هەرکە لە دەوام دەگەڕێتەوە دێتە ئەم ژوورە و سەرقاڵی کاری دەستی دەبێت. کورد و عەبدوڵای تەمەن 58 ساڵ لە کۆیەدا دەنیشێت. ئەو لە کەلوپەلی بەکارهاتوو ئەم کەرەستانە دروست دەکاتەوە کە ڕۆژگارێک بەکارهێنراون. کارەکانی دەلالە لە ژیانی کورد دەکات لە سەدەی ڕابردوو. هەر کەلوپەلێک بەکارهێنرا بێت و هێمای جوتیار و ڕەنجدەر بێت دروستی دەکاتەوە. وەختی خۆی کەنتۆر شتمان دەکرد برین دوکانی کەنتۆرم هەبوو ئەو ئیشە نەما حەزم لێبوو خەریکی ئەوانە بم ئەوەی لە بیرمە و دیت بێتم بیان کەمەوە بە گوێرەی ئەوە هەر شتێکم بەبیر بەهاتایەوە دەم کرد و دامدەنا ئەتا ئێساژەوە هەر بەردەوام خەریکم. وەڵی بە ساڵ برین لە نەوەتەکان بەرە و ئێرە برین خەریکم. ژوورەکەی پڕ کردووە لەم کەرەستانە و کردوێتی بە مۆزەخانەیەکی بچووک. ماوەی 30 ساڵە سەرقاڵی دروستکردن و کۆکردنەوەیانە. ئامانجیشی لەوە بۆ نەوەکانی داهاتووە تا بزانن کورد بەم چەرمەسەریە ژیانی کردووە. وەڵی دەموێ ئەوانیان لەبیر نەچێ ئەوانەی ئێستا هیچی هیلاکبوون و ئەویان نەدیتۆ بزانن ئەوانەش هەبوو بۆوانە گەیشتونەتە ئەمڕۆ بەو شتانە هیلاک بووین و ئیسراحەتمان کردووە هەو کاتە ئیشەکەمان کردووە دوای ئەوە ئیسراحەتمان کردووە. ئێستا ئەوە ئێستا جودایە و هەموو یادگاری و هەموو هیلاکبوونێک یادگاریەشی لەگەرە و خۆشی لەگەرە. ئەو کارەی کردۆ هیچ دەرامەتێکی نییە بەڵام کاتێک کارێک تەواو دەکات وا دەزانێت هەموو دنیاهی ئەوە و ئاسوودە دەبێت. ئەگەرە بمێنین و ئەوە بێ حتا شتم بەبیر بێتەوە هەردەیان کەم شتەکان هەمووی بەدەستە هیچی کارەبای نیە هیلاکبوونی زۆرە بەس ئەو شتێکی پێم کرا و نازیع بوو لە شتەکە زۆر هەروە تێرەگەم چم نەکردووە لەبەرەوەی شتەکەت پێ دروست کرا معناوی هیلاکەتیت نامێنێ. وەڵی شەوانە نا بە ڕۆژ ئێستا دوای دەوام دوکانێکم گرتووە دوکانەکە 50,000 دەدەم 251 پەیدا ناکەم بەزەگە دەسمە ئەوێ دۆست و برادە دێنە ئەوێ خڕ دەبنەوە تێرەگەم داخۆ هەموو شتی منە ئیشەکە دەکەم. بەلای ئەوە ئامانجەکەی گرینگە و دەڵێت بەردەوامی پێدەدەم. ڕامیار عوسمان کەناڵی پێیام قەزای کۆیە.